نوری تۆفیق ئەندازیارم شارەزاییم لە بواری ئابووری و بازاڕگەری هەیە. ئێمە ئەمانەوێت بە ئافرەتان ئەوە ڕابگەێنین کە پێویستە کات هەر کاتێک بیرۆکیشیان هەبوو زۆر بە باشی و بە واقعی هەنگاو بنێن بەرەو ئەوەی کەوا بیکەنە پرۆژە بیکەنە واقعیانی چۆن فکرەکان بیرۆکەکان هەر لە ناو مێشکان نەمێنێتەوە جورئەت پیا بکات چونکە بەداخەوە ئەڵێن ئەوەی کەوا ئێمە ئەیبینین ئێستا لە ناو کوردستانە و لە ناو عێراقیشا بەگشتی ئەوەیە کەوا زۆرینەی زۆری کچان حەزیان بە تەعینبوونە لە کەرتی گشتی داواتە لە لای حکوومەت هیچ کێشەیەکیان نییە کاتێکەوە تەعین ببن و ئیشێ گوەربگرن بەڵام بۆ کاری کەرتی تایبەت یاخود بۆ کارێکی بڵێن کە خۆی ببێتە خاوەنی پرۆژەیەکی خۆی ئەم هەنگاوە زۆر کەم ئەبینرێ بۆیە ئێمە حەزمان کردووە کەوا لەم سیمیناردا قسە بکەین بۆ کچان هەتاو کوتوانین ئەو جورئەتە پیا بکەن بەرەو ئەوە بڕۆن کاتێکەوە بیرۆکێکیان هەیە بیکەنە پرۆژەیەکی واقعی. بەنسبەتی ئافرەتەوە لە هەر بارودۆخێکا بێت حەقی خۆیەتی کە خاوەنی داهاتێکی سربەخۆی خۆی بێ. ئیتر ئایا لە ڕێگەی تەعینبوونیەوە بێت یاخود لە ڕێگەی کارکردنیەوە لە ڕێگەی پرۆژەیەکی تایبەتی خۆیەوە لە هەر ڕێگەیەکەوە بێت پێویستە کاتیانی ئافرەتیش وەکو پیاو کە خاوەنی داهاتێکی تایبەتی خۆی بێ. بە تایبەت وەکو ئاماژت پێیان لەم بارودۆخی ئێستای کوردستانە کە باری ئابووری زۆر داڕماوە بەداخەوە ئەڵێن ینی لاوازیەکی زۆر هەیە لە بواری ئابووریە خێزانەکان کێشەی گەورەیان بۆتە کەمی داهات بۆیە ئەگەر ئافرەتانی ژەو جورئەتە پیا بکەن و ئیشی تایبەتی خۆیانیان هەبێت ئەبێتە هاوکارێک بۆ خێزانەکان و کێشەکان کەمە بێتەوە. تان ئێستا هاتوونەتە بواری کارەوە یعنی ئێستا لە چاو 20 ساڵێک لەمەوە پێش و لە چاوتان بڵم 40 ساڵێک لەمەوە پێش زۆر ڕێژەکەی زیادی کردووە بەڵام ئەو ڕێژەی کارکردنەی کە زیادی کردووە بە زۆری یا لە کەرتی گشتی یاخود لە کەرتی تایبەتە ئەو کەسانە خاوەنی پرۆژەی تایبەتی خۆیان نین بەڵکو وەکوتم لە کەرتی گشتی و حکوومەت کارەکەن لە کەرتی تایبەتی شامەسەن بۆ کارگەکان بۆ کۆمپانیاکان بۆ ئەوانە کارەکەن بەڵام بۆ ئەمەی کە خۆیان خاوەنی پرۆژەیەکی تایبەتی خۆیان بن ئەوە کەمە بە تایبەت لە کارە گەورەکانە ینی ئێستا لەسەر ئاستی عێراقدا ڕێژەی ئەوەی کە خۆی خاوەنی کۆمپانیا بێت ینی خۆی کۆمپانیایەکی هەبێت ئەوە بەداخەوەڵێم ینی لە 100 1 بۆ 2 ینی کەەوە ڕێژەیەکی زۆر کەمە ینی لە 100 توین بڵین 98 بۆ پیاوانە لە 102 ژنان کە خاوەنی کۆمپانیایەکی گەورە و تایبەتی خۆی بێ ئەمەش کەوا دەزانم ینی کارێکی زۆر قرس بێ بۆ ئەو کەسانی کەوا دەرامەتێکیان هەیە بۆ کە حتا بۆ کەسێک کە خۆی دەرامەتیشی کەم بێ ئەگەر فکری بە قووەتی پێ بێ ئەتوانێت بڕوا بەرەو ئەوەی کەوا ببێتە خاوەنی شتێکی باش. بەراوردەکە بە ژنان و بە پیاوان و کووتمان ینی خۆی جارێ ئەمە وەکو فترەتی ژن و پیاو زۆر ئاساییە کاتێک کە جیاوازی هەبێت لە نێوانی ژمارەی ئەو کەسانەی کە لە کاردان لە نێوانی ینی بڵێن ژن و پیاودا ینی ئەگەر پیا و ژمارەکەشی زۆر زیاتر بێ ئەگەر زیاتر بێ شتێکی ئاساییە بەڵام نەک 2 بە 98 ینی 2 لە 198 بە لە 102 ئەمە جیاوازیەکی زۆرە بە تایبەت لەم کاتەیەکەوە زۆرینەی زۆری ئافرەتانی ئێستا خوێندنیان تاوا کردووە لەبەرەوەی کە خوێندن تاواکان ینی مەفروضە بیرۆکی باشیان نەبێ مەفروضە بڕۆن بەرەو بازاری کار نەک ئەوەی کەوا بیرۆکەکانیان لە مێشکانە بکوژێننەوە کەواتە ینی ئێستا ئەمەی کەوا هەیە بۆشاییەکی گەورە لە جیاوازی هەیە لە ئیشە گەورەکاندا بەڵام لە ئیشە بچووکەکاندا نا ئێستا مەسەن ئەگەر بەراوردی ژمارەی فەرمانبەران بکەین ئەگەر ژمارەی ئافرەتان زیاتر نەبێت کەمتر نییە بۆ فەرمانبەران بۆ ئەو شوێنانی کەوا لە ناو فەرمانگەکانە ئیشەکەن ژمارەکەمان زۆرە بەڵام کە بەرز بێتەوە بۆ ئەو شوێنانی کە ئیشی گەورە ئەکەن ئەوە یعنی کەمە لەگەڵ ئەوشی کەوا ئێمە ئەتوانم بڵێم ینی ئەبوایە چاومان لە دایکە خەدیجە بکردایە کە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەی کەوا پەیام بۆ پێغەمبەر بێتە خوار سەڵات وسەلام ئەو ژنە بازرگانێک بووە دەی ئەگەر بەراوردی ئەوە بکەین ئێستا
ژنی بازرگانمان کەمە لە چاو ئەوەی کە لە سەرەتای سەرهەڵدانی ئیسلامدا هەبووە. زانم کە کۆمەلگا ئێستا ینی نەزڕەی وا ما بێت کە کاتێک ئافرەت کارێکی قورس بکات زۆر بەلایەوە وەکو بڵێن نەنگی بێت بەلایەوە باش نەبێت. ینی ئەتوانم بڵێم دیدگا و بۆچوونی کۆمەلگا لە چاو چەند ساڵێک لەمەوە پێشە زۆر جیاوازی هەیە. ینی ئێستا جیاوازە، ینی خەڵکەکە ئێستا ئەبینێت کە ئافرەتان لە کارەکانیانە سەرکەوتون، ینی لە زۆر کارە سەرکەوتنیان بەدەستێنا بەزۆکوتم لە کارە گرنگەکانە کە منەگینا لە کارەکانی خوارەوەدا ژمارەیان زۆر و سەرکەوتوشن. ئەگەر ئەوەکو ئامۆژگاری ئێمە تەنها هەر ئەوەندە ئەڵێن کاتێکەوە هەر کچێک هەر ئافرەتێک کە خۆی خاوەنی بیرۆکەیەک بێت پێویستە کات ترسی نەبێت جورئەتی هەبێت پشتیوان بەخوای گەورە ببەستێت و بچێتە مەیدانی کارەوە.